ژمارەی دەنگدەرواتە لەو تۆمارەی کە سەرەتاییە بەگشتی 1,131,426 دەنگدەر بووە. بەڵام جگە لە هەندێک حاڵەت کە لەو تۆمارە دەرکراون. بۆ نمونە کۆمەڵێک ناوی دووبارە هەبووە، ڕێژەکەیان 6,654 دەنگدەر بووە. ئەمانە ناوی دووبارە بووەوە لە تۆمارەکە دەرکراون. هەروەها ناوی مردووانی دۆزراوە لە نێو تۆمار 1223 ناو هەبووە. دەنگدەری سڵکراوی لێکچوو مەبەستمان ئەو دەنگدەرانەیە کە زانیاریەکانیان لە یەک دەچێت 10,190 دەنگدەرە. دەنگدەرانی سەرووی 90 ساڵ 9,627 دەنگدەرە. ئەم بەشانەی کە ئاماژەم پێکرد ناوی دەنگدەری دووبارە لەگەڵ ناوی مردوانی دۆزراوە لەگەڵ دەنگدەری سڵکراوی لێکچوو لەگەڵ دەنگدەرانی سەرووی 90 ساڵ ئەمانە دەرکراون. ئەو تۆمارەی کە ئێستا لە بنکەکان هەیە و دەنگدەران سەردانی دەکەن هەموو ئەو ناوانە لە تۆمارەکە نەهێڵدراون. وەکو کۆمەڵی ئیسلامی ناتوانین بە ئاسانی بچینە ژێرباری ئەوەی کە بڵین ئەو تۆماری دەنگدەرانە تۆمارێکی پاکە، چونکە بەڕاستی هەندێک کلێنی جەوهەری هەیە تا ئەو کلێنانە چارەسەر نەکرێن تۆمارێکی دەنگدەرانی پاک نابێ. یەکەم بەداخەوە بە یاسا ڕێرەوە گیراوە کە کۆتاکان تۆمارێکی دەنگدەرانی تایبەت بە خۆیانیان هەبێ کە ئەوە وا دەکا پاڵەوراوی بەڕێزی پێکهاتەیەکی دیاریکراو بە ژمارەیەکی کەمی دەنجی گشتی بچیتە پەرلەمان، دواتر لەبێ نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکهاتەکەی خۆی ناکە، بەڵکو حزبێکی دیاریکراو دەکرێت لە بەرژەوەندی خۆی بەکاری بینێت چونکە خۆی دەری چواندووە. دوام تۆماری دەنگدەرانی تایبەت بەداخەوە لەو ماوەی ڕابردوو هەردوو وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە دوو لێدوانیان بوو لە بۆ یەکێک لە ڕاگەیاندنەکان قسەی هەردووشیان جێی گومانە. یەکێکیان باسی ئەوە دەکا کە تۆماری دەنگدەرانیان تایبەتە بە خۆیان، شوێنەکەیان تایبەتمەندی خۆی هەیە. ئەوی دیکەشان دەڵێ هەموو شتێکمان ئامادەیە، بەڵام باسی ئەوە ناکە کە ئامادەن تەسلیمی کۆمیسیۆنی بکەن. و دەستگایەکی دیکەش هەیە کە تا ئێستا کەم و زۆر باسی تۆماری دەنگدەرانی لە گۆڕێ نییە.